ناوم مژدە حسێنە خەڵکی دەربەندی خانم 2 ساڵە ئیشی مۆدیلینگەکەم و لە سلێمانی ئەخوێنم تەمەنیشم 25 ساڵە. ڕاستەکەی 2 ساڵ پێش ئێستا بوو، ئەویش لە بۆنەیەکی قوتابخانەکەم خۆم گۆڕی بوو بە شێوازێکی فۆکلۆری کوردی جلی کۆنی دایکم بوو لەبەرم کرد. ئینتر کە ڕۆشتمە ئەوێ و کاردانەوەی ئەوانم بینی و دوای کە گەڕامەوە سۆشیال میدیا هەمووی ڕسمی بن. ئیتر لەبەر ئەوە بڕیاردا بەردەوام بم ئەکاونتێکم دانا وردە وردە خەڵک تابێ زیاتر حەزی لە جلەکانمە بوو. پێشتر پێشەوەم ئیشە بکەم زۆر ڕسمی دایکم دەرەهێنا سێ ئەلبوممان کرد زۆرم پێ جوان بوو. لەبەرەوەی ئەم هەموو دەرکەوتنەشمان هەبوو بە جلی مۆدە و یعنی شتێکی ئاوامان نەبوو غەریب بێ کولتوری خۆ هەبوو بەس زۆر نییە. پێم خۆش بوو بە جلی کوردیەوە بێ و زیاتر دەرکەوتنەکانم بە جلی کوردیشەوەیە. خێزانەکەم زۆر باڵپشتم بوون و چواردەورەکەشم کە ئەیان بینیم زیاتر تەرجیعانە کردم لەبەرەوە پێم خۆش بوو بەردەوام بم هەم وەکو سپۆنسەرێکیش بوو بۆ من لەبەرەوەی خۆم دروست بکەم. جلی کوردی لە کۆنا شێوازێکی کە دووراوە ئیستا وردە وردە تەسەوڕەکەم خەڵک حەزیان لەو شێوازە کۆنە بێ و ملیوانی حوتی بۆ کراوە و هەروەها تیرۆژی بۆ کراوە فەقیانەکان گەورە بوون کەواکان چمکیان پان بووە. ئێستا خەڵک وردە وردە ئەگەڕاتەوە بۆەوە ماوەی پێش ئێستا جلی کوردیمانە بینی زۆر گۆڕانکاری تیا ئەکرا بەس ئێستا تەقریبەن وردە وردە خەڵک حەزی گەڕاتەوە بۆ شتە کۆنە. ڕاستەکەی سەمن لە شوێنە گشتەکان کە خەڵکە بینم ڕسمم لەگەڵ ئەگرن دەستخۆشم لێ ئەکەن و میش بەو شێوە دەرکەوتوم کە هەر کەسێ بێوێ نزیکێکی خۆی دەرکەوێ و یعنی بێ هیچ هەڵەیە ئەتوانی بەناوبانگ بیت و بە ڕێچکەیەکی باشە بڕۆیت. ئیشەڵڵا وام داناوە دوای ئەوەی کە خوێندنەکەم تەواو کرد شوێنێکی خۆم هەبێ وەکو براندێ و ئەو کەسانی کە حەزیان لە جلەکانمە بتوانم یارمەتیان بم و بەرەو پێشەوەی بەرم و خەڵک ببینم بە ئەو جلانەی کە پێیان خۆشە من دەرکەون ئەوانیش دەرکەون.